ڕێکخراوی لێبوورنی نێودەوڵەتی لە راپۆرتی تایبەتیدا لە سەرباری نائاسایی لە میسر ئەوەی ڕوون کردەوە کە سیستمی دادوەری ئەو وڵاتە بووەتە یەکێک لە هۆکارەکانی سەرکوتکردنی ئۆپۆزیسیۆنی سیاسی و بەرگریکارانی مافی مرۆڤ لە وڵاتەدا. بەو پێی کە ڕێگە دەدات بە شێوەی درڕندانە خەڵک دەستگیر و شوێن بزر بکرێن، ئاشکەنجە بەکاربێنرێت، ئەوانەش بپارێزرێن کە سنوورەکانی مافی مرۆڤ دەبەزێنن کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادات لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. راپۆرتەکە ئاماژە بەوە دەدات کە سیستمی دادوەری میسر ئامانجی ئەوەیە هەر دەنگێکی ڕەخنەگری دەسەڵات بێدەنگ بکات. ئەوەشی ڕوون کردوێتەوە کە نووسینگەی داواکاری گشتی بە شێوەیەکی ترسناک ئالوودێ بە شکاندنی مافە مرۆیەکان، بە تایبەتی شوێن بزرگردن و گرتنی ستەمکارانی چەندین جارەی بەردەوام. ئەمە سەرەڕای مامەڵەی خراپ و ئەشکەنجەی درڕندانە بەو شێوەیە بووەتە هۆکاری سەرکوتکردنی بەرفراوان بۆ ونکردنی دەنگە ڕەخنەگرەکان لە ژێر ناونیشانی جەنگ لەگەڵ تیرۆردا. ڕێکخراوی لێبوورنی نێودەوڵەتی داوای لە نەتەوەی گرتوەکان کرد بۆ ئازادکردنی خێرای هەزاران ناڕازی سڤیل و ئاشتیخواز و بەرگریکاری مافی مرۆڤ کە زۆرینەی ڕەهان بە شێوەی گۆترا قۆڵبەست کراون، بە تایبەتی لە دوای ئەو خۆپیشاندانانەی کە داوای دەست لە کارکێشانەوەی عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسریان کرد، بە تایبەتی لە نێوان 20 بۆ 27 ئەیلولی ڕابردوو. لە ڕۆژی 13 تشرینی دووەمدا ڕێکخراوەکە داوای کردنەوەی لێکۆڵینەوەیەکی کرد لەبارەی بڵاوبوونەوەی ئەشکەنجە و مامەڵە خراپەکانی هێزانامنیەکانی میسرەوە. ئەمە سەرەڕای بارودۆخی شوێنی دەستگیرکراوەکان، هەروەها لەبارەی ڕێگری لە گەشتی هاوڵاتیان و بەرتەسەکردنەوەی ناڕەوای دادوەری لە دژی چالاکانی مافی مرۆڤەوە. لە دوای بڵاوبوونەوەی تۆمارێکی دەنگی عایشە خەیرەت ئەشاتری کچی جێگری ڕێبەری گشتی کۆمەڵی ئیخوان موسلیمین کاتیایدا باسی ئەشکەنجەی درڕندانە و پشتگوێخستنی پزیشکی و دابڕانی دەکات لە زیندانی تاکە کەسیدا، تەنیا لەبەرەوەی کچی سەرکردێکی ئیخوانە و هیچ تۆمەتێکی لەسەر نییە. ڕێکخراوی لێبوورنی نێودەوڵەتی داوای کرد بە زووترین کات بگەێنرێتە نەخۆشخانە چونکە ژیانی لە مەترسیدایە. ئەوە حاڵی خێزان و کەسوکاری هەزاران زیندانی سیاسیە کە بەبێ تۆمەت و تەنیا بۆ وەرگرتنی دانپێدانانی زۆرە ملێو گوشار خستنە سەریان ڕاپێچی زیندان دەکرێن. ئەوەی جێگەی سەرسوڕمانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤە ئەوەیە کە میسری ڕژێمی کودەتای خوێنایی دەکرێتە ئەندامی لیژنەی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکان و ئەحمەد ئەبوو زەیدی وتەبێژی وەزارەتی دەرەوەی میسر ئەوە بە متمانە بەخشینی جیهان بە کارنامەی میسر ناوبرد بۆ مافەکانی مرۆڤ و ڕایگەیاند. ئەوە نامەیەکە بۆ ئەوانەی گومانیان لە پابەندی میسرە لە پابەندیە دەستوریەکان و نێودەوڵەتیەکانی لە بواری مافی مرۆڤدا.